قەتها بۆ بچیتە هۆڵی لە شتوانی و شانسی تۆ ئەو ڕۆژە ڕاهێنەرە کچەکە پشوویەتی و لەوێ نییە تۆش پرسیارێکە هەیە و نازانی لە کەی بکەیت. سڵاوێکی گەرم لە بینەر و بیستەری ڕوودا و گەڕینەوە لاتان ئەمڕۆ بابەتەکەمان وەرزشیە. جا حەزەکەم باسی ئەوە بکەین کە ئەو با بڵین ئالۆزیانە چین کە تووشی ڕاهێنەرێکی کچە بن، میوانێکی بەڕێزیشمان لایە نەگارخان و حەزەکەم پێش هەموو شتێ بۆ دەست پێ بکەم کە جارێ لە ئێوە پرسم بزانێەوە چن بۆ ڕاضە خۆتان. والله ڕۆیشتم بەس ئەو دوسێ هەفتەیە وڵات مانگەکە بێ مەجام نەبووە. ئەی تۆ حەزم لە جم نییە وەرزشی کە دەکەم بەس جم زۆر لە مێژە نەچوومەوە. ئەژی گەلک چۆمە جێ بەسە بەچەند هەیبەکەمە ئەرێ دووبارە دەکەینەوە. بەڵێ و میوانەکەشمان ڕاهێنەری لە شتوانیە و حەزەکەم بزان چەند ڕێنماییەکمان بیتە باسی ئەو ئاڵۆزیانە کە تووشیەبی، باسی ئەو وانە تایبەتانە ئەکەین کە ئێڵی تۆ زیاتر کچن یا کوڕن. بەر لە هەموو سڵام هەیە بۆ هەمووتان و تەنکی و فۆم پرۆگرامە ئێکەن چون زۆر جێوازە. دوایەوە من هەموو نوع لایبم هەیە، یعنی کچم هەیە پیاوانشم هەیە. زیاتر ئەو کەسانە لە پیاوەڕەکان تێنە لای منەوە حەزیان بەوەیە کە فیت بوون. کچەکانیش کە تێن بۆ لای منە ئەوێنێ یا کێشیان زیاترە، چون من حەز ناکەم بڵێم قەڵەو، یعنی ئەو شتە جوان نییە بزەبەر قەڵەونە کێشیان زیاتر یا حەزەکەن کەمێک فیت بوون. ئێستا شکر بۆ خۆیانی لە ئەم دەورەکە هێمە هەیم دیوان یەکچەکان حەزیان پێ وەکو پێشتر کە شێوازێکی کوڕانە بگرنە خۆیان زیاتر تێنە لای من دەڵێن حەزەکەی سلیم وێ. ئۆکێ من لایبشم هەیە کە ئەبێنی تازە منداڵی هاوردەسە دنیا زوو تێتە لای منێژە حەزەکەم زیاتر مەسەلەن ئەو شێوازەکە گرتمە سەر خۆمەوە بۆ سڵامەتی خۆم بەس باسی جەستە بزەبێت. من لایبشم هەیە ئەوێنی مشکلی چۆکی هەیە، مشکلی پشتی هەیە یا ئەسەن دکتۆری نەفسی پێیوتێت و بۆ ئەوە کە ڕۆحیەت باشتر بێ بڕۆ لای ڕاهێنەرێک و بڕۆ لای جیم، یعنی بڕۆ بۆ جیم کە کەمێک بەس جەوت بگۆڕێ، یعنی ئەنواعی لایبمان هەیە. بەس بەداخەوە کە باسی جیم یا قاو ڕاضە دەکەین هەموو دەڵێن جست بەس بەڕاستی شاید بڵێم سەتابیستی بزەبێت سەتابیستی ئەو داستانە یعنی ئەو ستۆریە جسمی هێمەیە ئەتوانم بڵێم ئەو سەتا هەشتا دابەشێکلێ لە شتێکی نەفسی باسی ئۆرگنایزکردنی یعنی مرەتەبکردنی ژیانت لە بواری خواردن بێ لە بواری بزەبێت ئیشت بێ. ئێستا بەهرەخان وتی کە تقریبان کاتم نەبووە بەس ئەگەر ئەو ڕاضە بێتە شتێک بە حەزت بزەبێت بێت بە حەزت وەکو قاوەس. ئۆکێ بەس ئەو کاتە حتا ئەگەر بووە 20 دقە بۆی دانێ ناڵێ کاتم نییە. باشە زۆربێک چۆن دەبینین کە دەست بەری وەرزشەکەن ماوەیەک و هەمومان تاکیدمەوەمان لێدێ ماوەی بەردەوام دەبین مەزبوط دەبین دوایی پاشەکەوین ڕات دادەبڕین دیسان خۆمەوە دادەبڕم دوای دیسان دەست پێ دەکەمەوە دوای ڕادەوەستن دوای دەست پێ دەکەمەوە هۆکاری چییە و چۆن وا بکەین کە ئەو بڵین وەستانە نەبێت و بەردەوام بە شەکل لە ژیانمان وەکو لایف ستایلێکی لێبێ. لایف ستایل بووینی هەر شتێک لە ژیانی هێمە بە بەردەوامی ئەوێت، یعنی هەندێک جار هەیە دەڵێم ئەو کەسە زۆر موفقە زۆر ساکسسفۆڵە چۆن ساکسسفۆڵ بووە هەندێک ئیشی کردووە کە منیش حەزم پێ نییە بیکەم ئەویش حەزی پێ نییە بیکە بەس بەردەوام ئەیکە. هەندێک جار هەیە منیش ڕاهێنرم لە بەیانی تا ئێوارە لە قاعام خەریکم ئیشەکەم بەس هەموو ڕۆژێک بە ئەو هەمومان دوبووینە کە هەمە ساعت و نیمێک ساعتێک بۆ خۆم داهنم کە ڕاضی خۆ بکەم. باشە چەند ساعتی مێنیتەوە تۆ لە هۆڵی وەرزشی جگەر لەو ساعت من خوا بڵێم ئیشی خۆم مەسەلەن ئەگەر 8 ساعت بێ من لای بشم هەیە کە لە بەیانیان تا تقریباً 4 ساعتیش لە بەیانیان من لە قاعام ئەتوانم بڵێم 12 ساعت ئیشەکەم ژیانی لە پاسپۆرتێکی بتیان من لە دەرو نابینەوەتم هەموو جاران لە قاعام. ئاخفتنێک پێی بکاتێک و موتیڤیشنێ بۆ کیژەچێکات بترە ڕووبەر نەبەس بۆ کچان من بۆ هەموو دەڵێم ڕاضە شتێک نییە بە یەک ڕۆژ بە مانگە بە 2 مانگ لە ژیانی تو دیار بکەوێ. ئۆکەی من ئەگەر پێشینەی ڕاضەی خۆم بڵێم تقریبا 19 ساڵە خەریکم ڕاضەکەم بەس ئەو شەیپە کە ئەگەر حەزم پێ بوو شاید بڵێم لە ئیم ساڵ دوای 19 ساڵ پێگەیشتم. ئۆکەی ئەو بۆ لەبەر ئەوەی کە هەموو شتێک تو تاقیەکەی هەموو ڕاضێت و تاقیەکەی هەموو شێوازە لە دایت تاقیەکەی من زۆر یعنی حەزم بەوەیە تاقی بکەمەوە هەندێک جار خۆم سلیمەکەم هەندێک جار هیوجەکەم حەزم پێ خۆم بە شێوازی متفاوت ببینم بزانم کامی دڵی خۆمە لەبەر ئەوە کە باست کرد یعنی سیر لە جەستە نەکەن سیر لەوە نەکەن چەند ماندووەوی سیر لەوە نەکەن چەند زەحمەتە بوو سیر لەوە بکەن کە دوایی کە تەواوێژی وەڵدان
هو مهمة والله راسنا. بالضبط. آخر بالسيارة كجالك جرين ما هيك وما حموك جا مشكلة تذهب ونمونا مشكلة بالبرا فشتي ما هبت يعني هسيا ما هبت ديبيجن هارا علاج طبيعي بك وما كي جنين كوي علاج بدن دهو كيف طيبتي شي أم شي بكين ئێستا لە ئەم بابڕێم جنەرێشنەکە هەمانە هەموو ئاگان یعنی ئەزانن ئەخوێنن لەسەری خۆیان یعنی هەندێک جار لایبتت بۆ لای من باوەڕ کە ئینفۆرمێشنی ناڵێم وەکو ڕاهێنەرە بە زۆر باشە لەبەر ئەوە ئێستا ڕاهێنەرەکان باید سرتیفاید بوون باید شەهادەیان بێ کە تو دەڕۆی بۆ شەهادەگرتن هەموو شتێک پێ دەڵێن ئەگەر کەسێکی زلاقی بوو باەوە لەگەڵی تعامل بکەیت ئەگەر کەسی چۆکی ئێشی بوو ئەو ڕاز ئەسەن حرامە بووی بیکەیت لەبەر ئەوە ئەگەر ئەو ڕاهێنەرە بەڕاستی معلوماتی لەسەر بێ هیچ کێشەی نییە مەسەلەن بسکوات چەند با بڵێم ڕاضەیەکی تایبەتە و لە هەموو ڕاضەکان بەقوترە بەس هەندێک کەستێتە لای من ناتوانێت سکوات بکە پسوانیم چۆن ئسکوات ڕاضێکی بەقوتە فۆرسی بکەم مەجبوری بکەم وان تو حتمما سکوات بڕۆ نه ئەتوانم بە شێوازێکتر ئۆکەی یارمەتی بدەم ئەو مەسئولکە بەقوتکە لەسەر ئەو مەجبوریە و کاڵێ تااقەتم نییە کە با بڵێن کورسێک ئەنووسن بۆچی کچان بە یا کوڕان بە کامیان زیاتر گوێی لێگرنیانی بە پێی ڕێنمایەکانە ڕۆن و نای گۆڕنیان ئەو بۆڵە بۆڵ ناکەن بڵێ تااقەتم نییە با بڵێ کچەکان چەکان سەرواینە ئەزانی بۆ چون کوڕەکان کە دەستی پێەکەن سەتا بیستی ڕاضەکردن ئەکەوێتە سەر ڕاضە و جیم ئۆکەی سەتا هەشتای تقریبن ئەوێتە خواردن و خەوتن و لایف ستایلت یعنی ئەگەر هەرەمێکمان بێ ئەوە خەوتنەکەتە ئەوە دایتەکەتە جاڕاتە سەری ڕاضەکە کوڕەکان زیاتر با بڵێم چون لە وڵاتی هێمە لە کوردەکان زیاتر کوڕەکان لە دەرۆ هەن ئیشەکەن تااقەتیان زیاترە کە دوای ئیشی شاتن ڕاضەکەیانەکە بەس کچەکانمان بەداخەوە کەمە تااقەتیان کەمترە بەس زۆر کچێکمان زۆر کشیشمان هەیە بەڕاستی تااقەت و توانی لە دەم باشە و مثلا هەندێک ڕۆژان دەج ریاضت وەرزشی فقط یە ناچینە جێمێ چەند دەم ڕۆژ خراپن کودێ ئەو سیستەمێتە تێکدات باسمان کە کرد ڕاضە ینی ئەوە کە پرفشناڵە 6 ڕۆژی هەفتەیەکە 5 ڕۆژ من لە 5 ڕۆژەکە زیاتر یعنی تاکی دەکەم هەندێک جار هەیە کە کاتت نییە یا مەسەلە ناتوانی بیکە 2 ڕۆژ بیکە 3 ڕۆژ کە تو با بڵێن بێتە وەکو ئەتیادە بۆ تو ڕاضە ئەو کاتە خۆت سەبر زیاتریەکەی تااقەتی جسمیشە ئەڕواتە سەر ئەو کاتە بینی 2 ڕۆژ بۆ تو کەمە 3 ڕۆژ بۆ تو کەمە ئۆکەی من باسی قامان کە کرد هەتا ئەگەر قائش نەبووە زۆر ڕاضە هەیە کە تو ئەتوانی لە ماڵەوە بیکەی شتەکانی کە تاقیرەکەەوە بەز نسمەجم نگارخان لەبەرەوەی ئێمە جستەمان لەگەڵ جستی کوڕان فەرقی هەیە هەنێ جار زۆربەی کچان هەوڵەدەن لە ماڵەوە دەستکەن بە ڕاضەکردن بەڵام بۆ کوڕان وانە ئەبێ بڕۆینە جیم ئەوە تا چەند جیاوازەکەی بۆنمون ئەتوانی لە ماڵەوەش هەمان کاریگەریە بێت تابانە هەمان کاریگەری هەیە بەس زانی چۆنە هەندێک بەسەلەن دەڵێم ئێستا شاید کەسێک بێت بۆ لای من هێشتا جسمی ئەسەن ئامادەی ئەوە نییە کە ڕاضە بە دامبلز بکە یا بادی ویت بیکە ئۆکەی چونە کەسەکە بادی ویتەکە با بڵێم شێوازی جسمی کامە ڕێککەوتووە لەسەر ئەو ڕاضەوە ئەیکە ئۆکەی بەس ئەوە کە هیچی نەکردە تا ئێستا لە ژیانی من هەوڵە دەم بە جیهازەکان پێی بیکەم چون جیهاز ستانداردە ئۆکەی واتە ڕاحیان کردووە کە تو دانێشی بەس پرسی بکەی یا مەسەلەن کەمێ جێبەجێ بکەی ئەو کاتە کەمکە ماسۆلکانی بەهێزەگەر لەسەر ئەو شێوازە جێەکەوێت من حتا ئێستا لای بیشبێت بۆلام یەکەم مانگی دەستی پێ ناکەم بڵێم بە شەفت و بە دامبڵز چونەوە تەرکیزی زۆر زیاترە پێویستە ئۆکەی بە جیهازەکان دەستی پێەکەم لە ماڵیشۆ هەندێک کەس هەیە ڤیددیۆ سێرەکە یوتیوب یعنی شکر بۆخوا یوتیوب ئینتەرنێت و ئەمانە زۆر ڕاضە زۆر بزەبێت ئسکوات دەکە یەک تۆز شۆکی بێتە پێشۆ ئەوێنی ئەو چۆکە دی ئاسی ببێنێ سەدەما بێنێت ئۆکەی لەبەر ئەوە هێژیم هۆڵ بدە ئەگەر پرفشناڵی ینی زۆر مەزبوطی لە ڕاضە ئیسۆکەی لە ماڵە بیکەم من خۆم کاتی کۆرۆنا 1 ساڵ بەس لە ماڵ ڕاضە بکەم بەس ئەگەر نییەی با ماوەیەک تا ئەکەویتە سەر ئەو با بڵێم ڕەوەندەکە تو ڕاضەکەی با بڕیتە قا ئەگەر ڕاهێنەری تایبەتی خۆتیشونیە با ڕاهێنەرە چاوی پێت بێ هەبوو یا چۆکێ بۆ من جبال کورمە مال کرد و لە جێمی بی ئیرشادات تراینەری من کرد و چۆکامە گەلک نەخۆش بۆتانەکە و ئاریشەل گەل منە بەردەوامەگە لە گەلک مەترسیە بۆ کژێ ئەزانێت چۆنە هێمە ڕاهێنەریم کەسە تێ بۆ لای هێمە تەواو پرسیارەکان لە یەکێ
کە مەسەلەن لە کێشەکانی بگرە لە تارگتی بگرە تو هەدەفت چێ لە ڕاضەکردن یا حەزت پێیە مەسەلەن جسمت چۆن بگۆڕێ یعنی حەسب ئەو گۆڕانکاریە کە حەزی پێیە باید بۆی دایت دانین نازانم باید بۆی پرۆگرامەکە بنووسیم ئۆکێ بەس هەندێک شتیش هەیە کە ئەو کەسە چون معلوماتی لەسەری نیە لە با بڵێم نەقسەکانی خۆی نازانێ مەسەلەن کەسێک تر لە کچەکان من بەس حەزەکەم ئەو بەشە نابێ ئەگەر تو مەسەلەن شانت بە قووەت نەوێت و ناتوانێت هەتا شەفتێکیش وەرگری بۆ سکواتەکەت کاتەوە گوێ ناگرنە داخوازی خۆیان بە شێوەیەکی ناتەندروست زۆر با بڵێم ئەفەرین یا مەسەلەن کەسێک تر ئێژە من حەز ناکەم هیچ کەم بگۆڕێ بەس وەرگم گشکە نیمانە لە ئێستا خەریکەم پێتان دەڵێ سیستمی چۆری سوزی بزەبەت ئەمەلیات نییە کە ڕاضە دەکەی سیستمی چۆری سووتاندن تەواو جسمە ئۆکەی دوای ئەوە وەرگیش بەسەر من لایبم بووەتە تو بۆ ڕاضەی ورگ بۆ من ناکەی ڕاضەی ورگت کچکە ناکاتۆ ئۆکەی دایتەکەتە ورگت کچکە کاتۆ یا مەسەلەن هەندێک کاردیۆ هەوازیە ئایروبیکە ورگت کچکە کاتۆ دوایی کە تو فلات بووی وەرە من ڕاضەی یا ئەتوانی هەرە و کاتیشە ڕاضە بکەی کە ماسۆلکەکانە لە ژێرە بە قووەت کە تا ئەو کاتە چۆرەکان ئەسووتێت و سینکە بن بەدێ لەسەر مەسەلەی ورگ کە عفو بنەوەش ئێستا زۆربەی کچان دەبینم کێشەیەوەیان هەیە ورگ و کەرشە ڕێنمایی تۆ چێ بۆ ئافرەتانێک کە بیانەوە لە شولاوی خۆیان بپارێزن بە شێوەیەکی تەندروست لە ڕێگەی وەرزشەوە ئەگەر باسی ئەوە بێت یەکەم چش دەڵێن کچەکان دایتتان بێت لایف ستایلتان بێت خواردنە زۆری خواردنەکانتان زۆر دەرەجە یەک خواردنە بزەبە یعنی ئەتوان بڵێم مهمترین ئێستا من هەر چەند ڕاضە بکەم کە خواردنم چاک نەبێت بە ئەو شێوازە کە حەزم پێ ناگەیم بەس ئەگەر کاتت نییە خواردنت چاک خۆتنە چاک ئەوی شتێک گەشت لەخەوە زمستان ئێواری شەفێ خواردن یا خۆشە ئەم دێ شەفێ خواردنی خۆی سبێت چی ناجێمێ ئەمە ئەو تعویزەک نابێت نە هێمە دوو تارگتمان هەیە هەندێک کەس هەیە دەڵێن من حەزەکەم شەیپم باش بێت ئەو کاتە ئەڕۆیمە سەر سیستمی کالۆری ئەنجامی سەر پرسیار لەسەر بکەم جیاوازی چییە لە خواردن و لە وەرزشکردن بۆ منە کەسێک هەیە ئەوێ وەزن زیاتر بێت بەڵام ئیوە هەیەڵێ ئەمە وەزن داگرم ئێوە هەیەڵە بەس تەنا بۆ تەندروستێکی باشمە بێ جستم کێشم نییە خۆ بەزانین چۆنە لە ڕاضەکان ئەگەر بڕێمە بواری ڕاضە خۆ هەندێک ڕاضە مەسەر بۆ ئەوانەکە کێشدا بەزێنن هێمە سەتا هەفتەیەکی مەهەوازی و ئایروبیک بووی ئۆکەی لە تەنیشتیشە فیتنسەکەیم لەبەرەوە کە ئێستا سیستمی ئەوە کە بەس هەوازی پی سوتاوە ماسۆلکە دروستکردن و هەوازی ینی چۆری سووتاندن لە لای یەکە ئێستا ئۆکەی ئەوە فەرقەکە لە خواردنیشیۆ تابعەن هێمە چۆری کەمەکەیم کەربۆهیدرات کەمەکەیم زیاتر ینی هەوڵە دەیم کە خواردنەکانی بە پرۆتین ینی زیاتر پێ بدەین بزە کێشی کەم بێ کەربۆهیدراتی کەمەکەی کێشی کەم خۆی با بڵێم ئەوەڕێتە گەرەکە کێشی کەمکە هەوازیەکەی زیاترەکەیم و خواردنی لە کەربۆهیدرات و چۆری کەمەکەیم ئۆکەی بزەبێت بەس ئەوە کە حەزی پێەکە کەمە کێشی بڕاتە سەرۆ ئەو زیاتر فیتنسی پێەکەیم یعنی هەوازی پێ ناکەیم خواردنەکێشی کەربۆهیدرات و ڕێژی ئەلبەتە وانە کە ئێستا مەسەلەن 50 کیلو بێ بە یەک ڕۆژ بە یەک مانگ ئەوەندە کەربۆهیدراتی پێ بدەین نه چون مێدەی کەپەسیتی نییە یعنی ناتوانێت وەرگرێ یعنی یەک پرۆتین شێک مخۆرتەوە تر مایدەمە گیراوە یەک جەم بووە من نەوەتوانێت زیاتر بزەبێت لەبەر ئەوە هەوڵە دەیم کە دایتەکی وا بووی دابنین کە سەبر مێدەی قبوڵی ئەوە بکە کە ئێستا من زیاترە خۆم ئۆکەی کەربۆهیدراتی زیاترەکەیم پرۆتینی زیاترەکەیم ئەویشە وا فیتە ئەتوانین دایتەکەی بەس وا دابنین هەموو شتێک بخۆم تەناخوانێت بخۆ کێم بخۆر هەموو دشتی بخۆر بزەبێت لەبەر ئەوە کە تەمەنیش کە ئەگۆڕێ مەتابلیسمی جسمیش ئەگۆڕێ بزەبێت لەبەرەوە بە ئاگامان لەوە بێ کە تەمەمان ئەڕاتە سەرتر من شاید مەسەلەن 5 ساڵ پێشکی خواردنم خواردای قەت قەڵۆنەوەتە بەس ئێستا یەک تۆز چون جسمم ڕێهاتە لەگەڵ ئەو دایتەکە هەمە بۆچی دەبێ مرۆت بدە ئەمژی خۆ مەزند بێت ئەمری مەزند بێت ئینانە کێشێ خوارێ زەحمەترد کە بێت ئەزانی چۆنە یەکەم جسم زۆر با بڵێم سمارتە ئۆکەی کە کێشت کەمە تو زۆر دایمێزە ینی ئینڤاڵنی لەگەڵەوە کێشم کەمە کێشم زیاتر لەبەرەوە هەم ئەکتیڤیتیت زیاترە جوڵەکانت زیاترە زۆر مێشکت تەقبڵی ئەوێ نەکرێت و قەڵەوی یا زەعیفی زۆر ئەسەن احتیمامی پێ نادەی کە کەمە تەمەنی ئەڕاتە سەر مەتابلیسمت ئەگۆڕێ زیاتریش جوڵەکانت کەمە بێ خواردنەکەت ئەوێنی تو ئەسەن دووچار شتێکی نەفسیە بی هەر ئەوە باعثە بێت کە تو ئاگار لێ نەبێ خێرەکی چەند نەخۆی من زۆر لایبم بووە
يعني كشكل نفسي كبائس وقلو بيت لبر أو كاجي تمن أروات السرتر أو أن أبو رانكاري أبي أبني كم زياد أبي كشكل باشە ئەوانەی کە حەزیان بە جم نییە یاخود کاتیانی ئایا ڕۆیشتن و ڕاکردن بەسە لە بێتە ناو لایفستایلی کەسێکە بۆ پاراستن لە شولاری خۆی و بڵین لەشێکی تەندروستی هەبێت طبعا يعني هم جارة دلهم تو هر هيج ناكي حتى نروي تدرون لمالو لجي خوتو أتواني هندك جلب كي بو تندرسي جسمه أوكي بس أجر هو حزي في قرانكاري لما سول كي بي تو طبعا أجر هو نجوليني هندك رياضي فينا كي ناتواني أجر باسي تندرسي بلا زور جولا هي زور شتى كاتواني لمالو بيكي من ماوەیەکی کاتی کۆرەنا زۆر لە ماڵەوە هەر لە ماڵەوە ئیشمان دەکرد ئازارێکی پشت و لاق بووم کە چەند دکتۆرشتم کرد هەمووی کە هیچ عیبت نییە بەس بڕۆ ریاضە بکەیدی کە دەستم بە ڕۆیشتن کرد بە جددی جسمم زۆر باشتر بوو زۆر سەحیتریش بوو بالضبط يعني لەکردنی شەر باش ئێستا من هەموو جارە دەڵێم کە ریاضە ئەەکەین بیر لە جەستە بکەرەوە It's okay بەس یەکەم چش بیر لەوە بکەرەوە کە 10 ساڵی تر تو چۆکت مثلا من تمنم بۆ 40 ساڵ چۆکم کێشەی نەبێت لەسەر قادرمە ئەڕۆم ڕانەوەستم پشتم بگرم ئیزلاقم نەبێت بووە 80 ساڵم هێشتا بتوانم شاخەوانێ بکەم اوكي يعني كتو جسمك تندرس براستي كدلين قاد جفتا يعني نعمتك الهيه اوية تو مرتاحي اتواني هم جانت با يعني او شوازك حزت بيبي ويتا بالضبط باسي قاعي قلتي حزت بينيا اوكي واش تعبيرو ماوەیەکی باش دەڕۆیشتم بەس ئێستا من چون خۆم فیتنسم کردو لەبەر هەموو پێتان بڵێم کارەبام خوندووە اوكي والله لەبەر يعني باڵێم ئەوە لە زانکۆ تاوانکە کارەباوە زۆر دوورە بەس لە 8 ساڵان من کارەتام کردو دوای تێکواندۆم کرد دوای فیتنس کە شەهادەشتم وەرگرتووە ئێستا ئەو شتەکە من زۆر فۆکسم لە ملی فیتنس دەنسە ئایروبیک فریستایل جامیش دەمە سەرەوە بالضبط لەبەر ئەوە من ئێستا هەمە یعنی دوای ئەوە تارگتی من ئەوەیە کە من هۆڵێک بخەمەڕێ یا جێگایەک تەرتیب بکەم بەس بۆ کچان کە هەمتێن ئینجۆیەکەن هم يعني بابليم نفسيا باشترة بتبرزة بك همو نوعية بين أو زيفة أو بربيتة أو فلانة دي مرتاحن خويا ناشر إنه كمنها هي مقاعة أوكي يا حزم بوانيا ويني هر بابليم ارتباطي اجتماعي كي زور باشترة زور هاوريد يعني تازيش بيداك زور ايديا لهر أم قصة كردتها وجودك أتوانا إيشا كي زياتر لسريبك اوكي او كاتا ازان كان فرق بين او شتك لنا يعني مشت لقاء كبس اسنو بس مثلا شتكي زور زخم كردنو انا امشتانني باش من برساركم هي بورا هنا انا كاني بيني كتشوكو رستا اكيد ما ايش او فيديو شتم بينيوا هكا بابلين غلطه بكتشكن كفركان وزني زور زوره كسري ويكتشك جهازك بكار بينه وزنكان كما كاتو بس بو ياري قاش باك لبريك تشكن بو ياري قاش بقوترن وزني زياتر بكارين جامع بزانم تاتش راديك او راهنانان فرقي هي واتوكو يجنين بوكشان وقران لسر وزنك يا لسر رياضك رياضه كان بقشتي طبعا تصير كان مثلا ضلم ككشتيت ياري سينج زور ناكا كل بافتي سنجي كش فرقي هي تا مسؤول كي مثلا كور أروازيات يعني تشستكا أوكي كش بوي حرب أما طبيعتي إنسانة هم أنا كبابلين فرقي هي هذي بيه مثلا شولدركي زور قريبة قولكي زور قريبة بس بابلين ستانوتي كشكان هذيان بيه كريك بون هذيان بونيه كزور يعني ماسكيولار بوش اوكي آفرین منش يعني بخوم زور رزم هي بو وانا كبابليم مسؤول كيان زور بقوته قوري وكوكران بس بو من بالضبط بابليم هوايتي مني اوكي لبر اول زور تركيز ناكم لسري بس اوندك شوازي خوي حفظ بك جوان تربيت مسؤول كي بقوة بيت نا او شيء بك اوان يعني كان لبر اول زيادة الاحتمال بدين با ورقو بابليم قاتشا شوية بالضبط لبر وقت تو هرش ياري لسروكي بقوة تروي قوتي جيبش تروي وايش نيك كرة كان دالين هم زعيفي بالاسكواد يعني بالنسبة او ياري انا كلا تشست وشولدر ايكن بالضبط اشتكي كشيان هي كران افو بنا حفتي لانه يجي دورج ياري قاتش بكن روج كاني كقولا سنة بشتا بس بوكش روجنا روجك عادة اخذ عرفت وانا السيستم كان زور فرقي من انسا كشي شابينم كراهي نري وابوي سكيجوالي دانا وابوي
برنامج کورسەکەی نووساوە کە مەسان ڕۆژێک بایسپس ترایسپس ڕۆژێک شۆڵدر ڕۆژێک بەس مەسەلەن بۆ سیستەمی من نە فولبادیم هەیە قاچم هەیە گلوت حتا ماسۆکەی گلوتم بۆ کچان جا کردۆسۆ بزەبە یعنی حەساب کە علمی ئەو ڕاهێنەرە چۆنە با بڵێم چۆنیش لەگەڵ ینی ئەو کەسە واتە تارگەتی چییە ئەڕواتە پێشەوە دا ئەم کیژ و کەبانیت نافمالێ دە شۆڵکەین وانش بیر نەکەین ئەو بێژن وەختی ئەم نافمالێ شۆڵکەین و گەلە کاری ئیشکەین هاتنو چونتکەین هەر وەکو ئەم چوین مەلجی مێسپۆرتێکیری خراپەیە بۆ جستەوە ئەگەر باش تێگەیشت بەێ بەزە هەندێک کەس هەیە کە هەندێک جوڵەی هەیە بەڕای خۆی ئەوە ینی داس ئیناف بەسە وەکو دایکەکان لە ماڵە ئیشی باڵەکە هەموو جارە بزانم ئەو خراپی دەزبرێت بۆ سەحەتێ و تەندروستی و هەم بۆ ڕوخساریژێ ئەخە زین چۆنە جیم مەسەلاند کە تو دەڕۆی ئەوڵێکە بەس ڕێپەکان ینی بە تکرارەکەیە چەند ست دەڕۆی ئەو شێوازە ڕاضەکە چۆن تەرگیسەکەیتە سەر ئەو ماسۆلکە تو ئێستا قاپێ پشۆری تازە خەریکی زەخ لەسەری پشت دەکەی ینی تو ناتوانێت قەت قیاسی بکەی لەگەڵ ئەو ڕاضەکە لە جیمۆیەکەی بەس بەداخەوە ئافرەتی هێمە چون زۆر هاتو چووەکە مناڵداریەکە هەستەکە کالورێکی زۆر سووتاندە چون برسیە بێ باشە بەس ئەو کالوری سووتاندە بەو معنی نییە تو خەریکی چۆریە سووتێنی ئۆکێ یعنی تو خەریکی متابولیسمی نۆرماڵی جسمی خۆت ئەوەیتە پێش ئێستا برسیت بووە بە ئەو معنی نیە لەبەرەوەیشە کە زۆر ئەخۆن و قەڵەوە بنێژ نازانم بۆ قەڵەویشە و ئەم هەم کە ئەجوڵم لە ماوە کاتەکەمان زۆر کەم ماوە بەس ئەمە یەک ئامۆژگاری ئەخیر وەرگرم کە ئێستا ڕەمەزانەوە زانین خواردنمان گۆڕاوە و جوڵەشمان گۆڕاوە یەک ئامۆژگاریە کە چییە بۆ کچان بەگشتی بە کورتی من بەس ئەمە دەڵێم ینی ئەوانە کە ڕۆژێ ئەگرن ئاگاتان لەوە بێ کە ئۆکەی تو 12 ساعت 13 ساعت هیچ ناخۆی بە معنای ئەوە نییە کە تەواو کە ئفتار بوو تو بەربانگت کرد هەموو شتێک خۆی اتفاقن ئەو کاتە جسمی تو زۆر حساسترە چون ماوەیەکی زۆر هیچت پێ نادەیت بە یەک جار کە خەریکی با بڵێم تەغزیەی ئەەکەی باید بزانی بە چی دەستی پێەکەی ئاگات لێ بێچۆری زۆر نەخۆی ئەو بدەکە بە پرۆتین جسمت تەغزیە بکەی لەبەرەوە کە پرۆتین زیاتر لە جسمی تو ئەمێنێ جسم کەمتر برسی ئەبێ بەخرەکان باش گوێ لە ئاگاتان لەوە بە کە ینی زۆر ئاو بخۆن چون ئاوی جسم زۆر گرینگە دوای ئەوە ئاگاتان بێ کە چی پێ دەڵێن ئۆکەی ماڵ ڕەمەزانە بەس کە تو بەربانگت کرد شتێکت خوارد کاتێک دابنە دوای ڕاضەکەت بکە یعنی وانە بێ دابڕبووی لە ڕاضە بە ئەو معنیە نیە چون ئەوێنی دوای یەک مانگ تو بەڕاستی جسمت ئەخەوێ دووبارە گەرتە دەستی پێ بکەین نەوەکو پێشمەنی پێشتر بەس هەندێک مەسەلەن دەڵێ فول بادی دابنە دووبارە سپاس خایستەکەم زۆر خۆشحاڵ ئینشاڵڵا هەمووتان ببینەوە من بەجێمە من جدیم زۆر باشە دووبارە زۆر سپاس زۆر خۆشحاڵ بەرنامەکە بە هیوای لەشێکی تەندروست و دڵێکی خۆش بۆ هەموو لایەک تاعاتێکی تر شەوتان شاد